ولی بینان مشارمه یادم تبر کدا و دیارکو ایرو 2011 روزا جانم مافی زاروکه نک روزا جهانی زاروکه دیاره البته ایکش روزا جهانی زاروکه تبر کش در روزا جانمه یا مافی برو و روزا رکتنا مافين زاروكان بشن تبر كدا ام دي بحث السروي جرامه بكن كو الاطل سري كتين شوي مافين زاروكا كو زاروكا مافبا ويدياجكو نيفكا جواي كم تكارم بشن زاروكن زاروشي باشا روجا ام السروي كان باغفن شوي زاروكن هر ما كردستان هات يكرن تهدان هذا شو ما جدينجي ب في مافيدا كو ما في زاروكي شو هي ام بيبدن بو چندش ما بانداري علي دايم سرپرشتیاری سکتری فراسنا زاروکان مدال باريس كريه زور بخير بين بين تام باش كاك علي اگر كم جار سلسر بيستيان زبكن جارنامي ما في مدالان اگر زيادة رونكنوي ولا سر الامر روجا مثلا ام ريكتنا يعني ام جارنامه چون بالا خوي اگر رقم بهم نتام لچند دقیقه باسی او پرسنه میجویه بکم که لبورك لركضنا ما فكاني من علانا أبوا حتى دوي حرب عالمية كان بحكم وكارثات أو شروجا يدرسوا من علانا يشوفوا توجك ملين لوازن بركوتية كمبون ونقربانية كمي أو جنكي كروي أبويا تعملين بهزاران من علان لبرسا لسرما لبرجيها رغبونو أماش مثلا سرنجي أو كساني راجش بتايبتي دو كسبون كبابنا خلشي بريطانيا ميوش أناي أغرانتان ميوش أناي دوارسيبو أو إنتر بانجشوان قلت أبي بيويستا منال ما في هبي ما فيش قانوني هبي للرجاي ياساين دولتي وموافقاني بتشس بينريا كأم دو كسر للرخاي غوصة إيش كان إيشانا كده أو كاتش وصلنا أصوات الأمم هو نتو يقطو كان أو بلين بينش مادان لما فكاني منالان دلالة كردو للرجاء الرخاوي غوصة ولا صالح 1924 لجنيف وما بلين أم بينج بندا إعلان كرا بلام كدواي كإعلان كرا بس تنها جرامة وراجعندن وهيش قوتي قانونية نبو بلام وثيقيش نيو دولتي بو أولا تاني كأندام لعصبة الأمماء احتراما بو أنداميتي بنيان بابلين للرمى النموي وأدبيو بابند بون بيو بلام قوتي قانونية نبو يعني أولا تاني كأندام لعصبة الأمماء مزن نبو كما فكاين من الان جيبت جاكن أما إيش بكرة جاري كلا صار 1934 بابلين برياري لسر رايو بلام يتدواي كتوتورات حرب عالم دوم وأمان وبداية دسبيكل وشرط دسبيكل هیچ گران کاریشتیانه حتی سالی 1946 که بابلین رخراوی غوز نما یشیتی رخراوی نيو دولتي بو چاودري ما فكاني منالان دروز بو زختي لبابلين ليجني كومالاتي و ابورينا و نتوي قرتوكان كيت كا اشكال السروي او بندانا بكا با اتفاقية نيو دولتي كبابلين قوتي شي قانوني هبيا بلام او بو بابلين ايشي لسر وكد كبكريو تعديلاتي تاكد كردي بدم هذا حتى مثلا ايشي شي زور كاري شي زور نشو كاتينا توي كتوغان مشغول يو بو كچون امادهكاري كات بورغاني ما فكاني مرو لصال 1940 حتى شي باورانو ابو كام ما فانا شامله وكامله هم رو فيغريت او ولا 59 جاريش كبلين اعلان كرا ولا م 59 شابو دبنما ام دبنما جاريش كحمنا شو مجالي جبل شكرنا وانيا اتوان بلان بدرجاي 30 سال كايشان ديكت كبا اتوان زياده ل 50 رخرا بابلين لاسين دولتي ايشيان لسر او دبان جاريش كدلاليان كردوانيا وهمواريان كردوا حتى بابلين امسات وقتي كبابلين ل 54 بنك بيغاتو ما فكاني منال يك بو تشدوي شي تايبته منال لا تشدو بو 54 علاقه باداري چونتي جيبجكنو او لصالي 1000 ل 1980 لان تو كان مثلا راغاندرا لا ماني 2009 نوتا شو مجالي جبجكنو بيزولات بابلين موري ركوت نامكي كرياي باسن ديگه شو بواري جبجكنا باش گرينگترين لو بندانك تا استاش لا ايم جبجنكراو كمان بله اگر راسي تي بلين اگر وكو بابلين روشي منال وبارو دوخي منال مثلا براوت كي بلين بما فكاني منال وك اتفاقيه كحكومه عراقيه كلولاتاني ك لما شواري صالح 1994 تصديقي امر ركوتنامي كدو هر ولاتيكش ببي ياسات انشي ما فكاني منال وثيقي شي نيو دولتيه قوتي شي قانوني هي جرامنيه بيشي
ینی زۆرترین وڵات ینی ئەتوانین دای بنێ ئەڵێن مافەکانی مناڵان دەگمەنترین ئیتفاقیە کە لە مێژووی کۆمەلگای بەشەریە ڕوویاوە زۆرترین وڵات یامیساکەەوە ئێستا لە هەموو وڵاتێکدا عالەمە با بڵێن لە یان با بڵێن 193 وڵات تەصدیقی کردو ئینزیمامی کرد ینی پابند بەجێ تەنها 3 وڵات هەیە با بڵێن تەنها ئیمزانی کرد وەکو ئەمریکا و سۆمالی و سۆدان ینی باوەڕیان پێێتی بەڵام لەبەرەوەی نەچوونەتە ناوڕێکردنەوە پەسەندیان نەکردووە مۆریان نەکردووە با بڵێن ئینزیمامیان نەکردو جێبەجێ حکوومەتی عێراقیش تەصدیقی ئەو ڕێکەوتنامەی کردووە وەکو حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە بەشێکە لە حکوومەتی مەرکەزی پابەندە بە جێبەجێکردنی ئەوان بەڵام ئەگەر مافەکانی مناڵان وەکەوەی حسابکەین ئایا جێبەجێ بووە یاخود جێبەجێ نەبووە ئەوان بەڕاستی ئەتوانین بڵێن ینی بە هیچ شێوەیەک ئەنی ئەو قانونانی کە ئێستا هەیە و تایبەتە بە مناڵ لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشە لە بواری مناڵی ئشکرا بێ لە مەجای خوێندنا بێ لە مەجای چاودێری کۆمەڵایەتی ئەم قانونانە تعدیلاتی بۆ نەکراوە وەکو خۆی ماو نەتەوانێ ینی ڕەوشی مناڵ بەگەر بەراوردکەین بە مافەکانی مناڵان ئەتوانین بڵێن گۆڕانکاری نەکراوە بسەبت بۆی جێبەجێکردنی مافەکانی مناڵان باش لەسەر ڕەوشی خوێندن ئێستا لە هەرێمی کوردستان منداڵەکان نازانم مافی خوێندنیان چۆنە ڕەوشی خوێندنیان باشە وەکو پێویستە وەکو ئەوە کە لە جارنامەکە هاتووە اتفاقیەکە لەسەر کراوە وڵاتانی تر لێرەش مافی خوێندنیان هەیە هەمویان خۆی بڵێن یەکێک لە مافەکان لەو چێگمەتە مافی خوێنیان پێویستە هەموو مناڵ بێ بەرامبەر مافی خوێندنی خوێندنیش ئیلزامی بێ ینی ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی باش لە هەرێمی کوردستانە خوێندن بێ بەرامبەرە و مناڵان خوێندن یانی دەسەبەری خوێندنیان بۆ کراوە بەڵام بیتەوە بۆ مەجای پەروەردە نە لە مەجای چۆنێتی پاراستنی مناڵ و پەروەردەکردنی مناڵ و با بڵێن پاراستنی مناڵ لە مەسەرەن لە تونتیژی و لە مامەڵەی خراپ ئەتوانین بڵێن نە وەکو خوێندنەکەش وەکو مافی خوێندنەکە ئیلزامی نییە ینی بە قانون ئیجبار نەکراوە مەسەن بۆ نونە باوشێک سێ مناڵی هەیە ئەم مناڵانەیە توانین لە مەکتەب دەربێنێ ویش خاتە بەر ئیشکردن و ئیشیشان بێ بکە و کەسیش نییە بە شێوەیەکی قانونی ئیجراعات لەگەڵەوە باوکاکە بڵێت تۆ بۆ نییە مناڵەکە و دەربێنی لە خوێندن و ئیشی پێکەی پێویستە مناڵەکە و بخوێنێ ینی ئەمە نیە ئیلزامی نییە بەویشتەوە باوکان بە ئارزوی خوانە مناڵەکە لەژەر ڕەحمەت و ویستی خوانە ئەگەر بیانێ مناڵەکە خەنە مەکتەبنیانەوە نەکەن ئەوانەی لەسەر جادە ینی بەشێکی جێبەجێ بوو وەکو مافەکە مافی خوێندنەکە هەیە موجودە بەڵام ئەبێ ئەو مافانە لە ڕێگەی یاساوە ینی ماف لە ڕێگەی یاساوە جێبەجێ لە ڕووی سیستەمەوە نازم لە ڕووی یاساوە ئەتوان بڵێ مثلن شتەکە هەیە بەڵام جێبجێکردنەکەی بەڵێ جێبەجێکردنەکە هەیە بەڵام ئەوەیە کە ئیتر کەوتوتە سەر هوشیاری و وی دایک و باوکەکە بەڵام ئەوەیە وەکو قانونەکە نییە ینی ئیلزامی دایک و باوکە بە پێی قانون پێویستە بە خێوکارەکان ئەگەر قانونی بێ ئەگەر دایک و باوک بێ ئەگەر کەس و کار بێ ینی ئەتوانین بیخەنە قوتابخانە توان نیخەنە قوتابخانە دێنە سەر ئەوەڕەماش لەسەر ئەوە قسە بکەن ئەو مناڵانەی کە ئیشەکەن لەسەر جاڵە ئەوان چی کرا بۆ ئەوان ئێوە منداڵ پارێستا ئێستا هیچ پرۆژە و بەڕەمایەکتان هەبوو بۆ مناڵی سەرجادەکە ئیتر لە سەرجادە ئیشەکە بێنەوە ناو مەکتەبەکان بێنەوە بەرخوێندن بەڵێ خۆی لە ڕاستیانمە بڵێن وەکو مناڵپارێز ئێمە دوو ڕوپیەوەمان کرد ڕوپیەوەیان لە ساڵی لە 2010 بوو ڕوپیەوەیان لە 2002 بوو ئێمە لە 2010 تا ڕوپیەکمان کرد بە هەمانجی لەگەڵ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هەدەفی بزین حەزمی مناڵانی ئیشکەر و خصوصیەت و تایبەتمەندەکانی چی لە چێنە ئەتوان بڵێم لە هەر سێ شارەکە ئێمە لە سەنتەری شارەکان ئامۆزحەکەمان کرد 14000 یانیسی 14000 مناڵ لە هەر سێ شارەکە ئیشانە کرد ئەتوانین بڵێن لە 150 ئەو مناڵانەی کە ئیشانە کرد تەمەنیان لە خوار 5 ساڵە بوو ینی تەمەنیان لە دەرەوەی قانون بوو باشە ینی مناڵ بەپێی یاساکاری عێراقی بووی هەیە بڵێن لە 5 ساڵی و ئیش بکات بەڵام لە 150 ئەو مناڵانەی کە ئیشانەکە تەمەنیان لە خوار 5 ساڵە بوو ئێمە لەسەر ئەساسی ئەو دەرەنجامی ئەو ڕوپێویە مەسەن پرۆگرامێکماندانە بۆ ئەوی بتوانین سنوورێکدانین بۆ ئیشکردنی مناڵ جێ و ئیشانی کە لە خوار 5 ساڵە و مناڵێکە بەپێی قانون نابی بگا و کاریگەری خراپ لەسەر با بڵێن گەشەی جەستەی و فکری و ئەخلاقی بەجێ ئەهێڵێ چی مەسەنە و ئیشانەی کە با بڵێن لە 15 بۆ
با بڵێن لە 15 بەرەوژور کە یاساکە ڕێگەی پیاوە ئیش بکە و پێویستە بەڵام سەلامەتی بپارێزێ و پێویستە بپارێز لەو ئیشانەی کە مەترسیدارن و قورسن و کاریگەری بەجێهێڵێ لەسەر ئەخلاقیان لەسەر فکریان لەسەر گەشتەی جەستێن. ئێمە پرۆژەکە لە بەرنامەکە لە 5 پرۆژە پێک هاتبوو بۆ ماوەی 3 ساڵ جێبەجێمان کرد. بەڵێ جێبەجێمان کرد ئێمە بە هەمانجی لەگەڵ دامودەزەکانی حکوومەتە. دوای ئەو 3 ساڵە ئیترێمە وەکو ڕێکخراوی بەڕاستی ئیش لەسەراوەکەین تعزیزی بەرپرسیارەتی مەسئولینی حکوومەت و دامودەزگا بەرپرسیارەکان بکەین بۆ ئەوەی کە ئیشکەن لەسەر پاراستنی مناڵ لە ئیستیغلال و لە ئیشی خۆرد ئیتر ئیشی ئێمە ئەوە نییە مەسەن بەدیلی حکوومەت بووین. ئێمە کە ئەو 3 ساڵە بەنامە ئێمەدان تا هەبووی سەرەتایەکدانین بنەمایەکدانین بۆی ئیتر حکوومەت و مارسی ئەو پرۆژەی ئێمەکە ئەو بەنامە ئێمە کە بیکاتە ئیزافەتەن ئەگەر هەر بەنامەیەکی کە باشتر هەبوو بیکە ئەو بوو دوای ئەو مەسحێکمان کرد بزانین کاریگەری ئەو بەرنامەی کە ئێمە جێبەجێمان کردو بۆ دانانی سنوورە بۆ ئیشکردنان تا چه ئاستێکە دایم بڵێم لە سا 32 با بڵێن ئیشکردنی مناڵمان هێنایە خوارەوە ینی بە ڕێژەی لە سا 32 کەمی کرد. ئیتر ئێمە ئەو پرۆژەیە کە تاوا بوو دواتر یامانەوە بە حکومەت دا بڵێن وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بڵێن وەزارەتیشی پەیوەندیدارە بۆی ئەو پرۆژە بەردەوامی بێ لە هەر 3 شارەکە لە سا 32 بە شێوەیەکی گشتی هاتە خوارەوە بڵێ لە هەولێر سلێمانی دوو هۆک بڵێ. ئیتر ئەم پرۆژەیە بەڕاستی کە یامانەوە بە حکومەت ئیتر پرۆژەکە جێبەجێ نەکرانیان حکومەت بۆ جێبەجێ نەکرد. وەڵی خۆی لە ڕاستیەک حقیقەتەیە با بڵێن وەکو مناڵ وەکو ئیشکردنی ناڵ دوو لانی هەیە ئیشی ڕێکخراو هەیە ئیشی ناڕێکخراو هەیە. ئیشی ڕێکخراو ئەو کارانن کە مناڵێکە و خاوەنکاری هەیە ئەمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بەڕێوەبەرایەتیشی پێڵێن بەڕێوەبەرایەتی گشتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەم بەڕێوەبەرایەتیە لە هەر 3 شارەکە 3 بەڕێوەبەرایەتی تری هەیە بەرپرسن لە ڕاستکردن دەستنیشانکردنی ئەو مناڵانەی کە ئیشی قورسیان پێکرێ لە شوێنکارەکانایەتی لە کۆمپانیایە بێ لە کارگەیە بێ لە هەر شوێنیشکە بێ ئەم ئیشانە ئەکرێ بەس لەگەڵ زەمانە ئەکرێ ینی بە شێوەیەکی ئەوە نییە مەسەن ڕاستی حاڵەتێکن سەمەد من ناچێتە خەسخانەیە مناڵ نابێت لە خسخانەیشکە لە بەرێشونیی صحی نییە تەمەنیشی مەسەن ئەگەر قانونیش بێ لەسەر 15 شۆبیان 16 هەڤەش بێ مەسەن ئەمان زیاتری ئەکیمانەکەن سەنەوە ئینزاری بڵێن کۆمپانیەکەکان نابێ ئیش بە مناڵەکەی جاریچکن ئیشی پێ نەکەیتەوە مەسەنەن وەکو یاساکەی خۆی هەتا سزای بۆ ئەوانە داناوە کە ئیش بە مناڵەکەن ئیشی قورس بە مناڵەکەن هەتا تەسنیف و پێناسێ و ئیشە قورسانەی کردووە لە یاساکە بەڵام ئەمە بە شێوەیەکی باش جێبەجێ ناکرێ. ئەنجا ئەو مناڵانەشی کە دەستگێڕن لە بازاڕا هەموو خەڵک ئەیان بینێ مەسەن ئیشی دەستگێڕیەکەن یا مەسەن شاگردیەکەن تەمەنیان خوار 5 ساڵە ئەمە جهەتێکی کەلی بەرپرسە و ڕاستێکە با بڵێن پۆلیسی نێوجوانان پۆلیسی نێوجوانانیش لە ئێستاە بەڕاستی لە ئاستێکی زۆر لاوازە بنکەیەکی بچووکە ینی ئیمکانیەتی نییە پۆلیسی نییە خەڵکی اختصاصی ئیشی داناکە ینی بەسیتنیشی سیاری لە بەردەسانیە ینی لەبەرەوە ناتوانێت ڕزی و حانتەکەون لە حقیقەتیشتا بەپێ ئەو یاساکۆنا ینی پۆلیس ئیشی ئەوەی نییە بتوانێت بچێ مقابلێ ئەو مناڵانەکە و مشکیلەکانیان حتا چونچی ئەو مناڵانێک کە ئیشەکەن بەشێکی زۆریان بەهۆی هەژاریەوەیە ئەگەر تۆ بە زەختی قانون ڕێگە لەو مناڵانە بگری ئەو لە بریەوەی مافیان پارێزی لەوانەیە هەر ژیانیشان مهدەد بێ تۆ پێش ئەوەی تۆ مەسەن یاسا بەکاربیێنی پێویستە دەستەبەری بژێوی مناڵ بکەی کە بەهۆی هەژاری و خێزانەیە بەڵێ لە ڕێیاسایی کورە بڵان هیچ شتێک بۆ مناڵ نەکراوانە ئێستا هیچ دەسەرەوە ناکرێ مەسەن دەستەبەری بژێوی مناڵان کرێن ناو خێزانەکانان یعنی مناڵ ئێستا ئەگەر بیکەینەوە بە پێوەەر مافەکانی مناڵان تابعی گەورەیە لە کێ بەرپرسە لەم حاڵی مناڵان کێ ئەم مشکلەیان ئەم کێشی مناڵان چارەسەر خۆی مەسەن کۆمەڵی بەرپرسیارەتی هەیە بە پێی مافەکانی مناڵان یەکەم بەرپرسیارەتی خێزانە دووهەم کۆمەلگایە سێم حکومەتە چوارەم ڕێکراوە بەڵام بە پلەی یەکەم بۆ جێبەجێکردنی مافەکانی مناڵن وەکو ئیتیفاقەیە بگرێ بە یاسا مەسەنەن حکومەتە بەگشتی وەکو پەرلەمان دەستگای تەشریعی وەکو ماڵێن وەزارەتەکان وەکو جهەتێکی جێبەجێکە پرۆژەکەی ئێوە پێشکەش پەرلەمانتان کردبوو ینی بێ بەتیفاقەیەک بە یاسا بەڵێ خۆی پرۆژە یاسانە بوو بۆی پێشکەش کرێ خۆی لە ڕاستیە ئێستا یاساکە هەیە بۆی جێبەجێ بکرێ بۆ سنوورێک بۆ ئیشکردنی مناڵدامرێ بەڵام ئەم یاسانە ینی ئەو ئیحتیمامە
ئەو جێبەجێکردنە نییە بۆ ئەوەی کە تۆ ئێستا با بڵێن وەکو پۆلیسی ناوجوانان بە هەماهەنگی با بڵێن لەگەڵ وەزارەتی کارە تیمێک دروستکە لە توێژەری کۆمەڵایەتی و لە پۆلیس بێن ڕستی و حاڵەتانەکەن و هەڵسەنگانی بۆ بکەن و ئەگەر مناڵەکە بۆی هەژارێ و دامی مناڵەکە بکرێ و ئەگەر مەسەن باوکە مناڵەکەی ئیستیغلال کرد و تەنها بۆ پارەپایکردن و ئیجاعاتی قانونی لەگەڵ باوکەکە بکرێ لێ پێشینەوەی لەگەڵ ئاپریانی ئەم شتانە ناکرێ. باش کەواتە حکوومەت مناڵ ئیهمال کردووە ئەتوان بڵێن ئیتر گرنگی پێ نایێت و مناڵ شتێک نییە ینی جێگەی احتیمام بێت لای حکوومەت وەڵی خۆی لە ڕاستیات دائیمان ئێستا من باسیە و تەتەوەرێم کرد کە لە ئەوروپا لە ئەوروپا لە دوای با بڵێن حربی عالەمە گەیشتنەوە قەناعەتەی مناڵ وەکو ناوچی خانە وایە ینی ژیانی خانە ئاپارێزێ کە ئەو ناوکە ینی مهدد بوو ینی تەواوی ژیانی خانەکە کۆتاییە ینی مستەمەعیش ئەتوان بڵێن مناڵ ینی ناوکەکەیەتی ینی ئاگەیشتنەوە قەناعەتە ئەگەر بیانێ مستەمەعێشی پێشکەوتو کە باوەڕی مەوافەکانی مرۆڤ هەبێ باوەڕی بە دموکراتیەت هەبێ تاچێکی بەسوود و تاچێکی پێشکەوت و خواز و تاچێکی بەرهەمهێن دروستکات پێویستە پێش هەموو شتێ مافی مناڵ جێبەجێگەن بۆیە هەتا ئەم لەحزەیەش ینی پێش ئەوەی کە ئەوانیشی ئەلان کرا لە 59ەوە مجزەمیش نەبوون بەڵام جێبەجیانکەن بەڵام هەتا ئەم لەحزەیەش ئەتوان بڵێن وەکو مافەکانی مناڵ نە ینی لە نێتاقی عێراقیشە لە کوردستانیشە مافەکانی مناڵان نەکراوە بە پێوەەر بۆ ئەوەی مناڵ ئەولەوێتی هەبێ لە سیاتەت و بەنامەکانی حکوومەتە ئەسڵەن مناڵ تابعی بەشەکانێکەیە مناڵ بە هیچ شێوەیە گرنگی پێنایرێ ینی بەڕاستی مناڵ خۆی دائیمان گەورەترین سەروەتی ناو کۆمەڵگایە هیچ توێژێک نییە کە داهاتوی ناو کۆمەڵگا بێ نەژن نەگەنج هیچ ئێژی تری ناو کۆمەڵ ئەوەی کە مستەمەع ئەکاتەوە ئەوەی کە مستەمەع ئەباتە پێشەوانەیە ئەوەی کە مانەوەی مستەمە ئەپارێزێ بەڕاستی توێژی مناڵە بەس توێژی مناڵ گرنگی پێنارێنە لە تاقی پەرلەمانە من قەت ڕۆژێ لە ڕۆژان جۆم لێ نەبووە ئەندام پەرلەمانێک یاخود مەسئولێکی حکومەتی بڵێم مناڵ توێژێکی گرنگ و سەرەکی ئەم وڵاتەن مهمترین و بەبەهاترین سەروەتی ئەم وڵاتەن دائیمەن من جۆم لێ بووە مەسەلەن نەوت غاز ژن گەنج ئەمانە با بڵێن بابەتی ئەو مەسئولینی حکومی با بڵێن خەڵکی پەرلەمانکار بووە من قەت جۆم لێ نەبووە بڵێن مناڵ گرنگە بە شەرتێک هەر حکومەتێ ئیش لەسەر مڵانڵەکە ممکن نییە بتوانێ وڵاتەکەی بەرێتە پێش لەسەر ئیستیغلالی مناڵ قسە بکەن لە هەرێمی کوردستان کێن ئەوانە ئیستیغلالی مناڵەکەن تەنیا دایک و باوکن یان لە درەوەش ئیستیغلال ئەکرێ کاری پێ ئەکرێ کێ بەرپرسە لەوەی کە مناڵ ئیستیغلال نەکرێ یان هیچ قانونێک هەیە کە مناڵ ئیستیغلال کرا یان بەکاریان هێنا بۆ کارێکی لە خۆی گەورەتر ڕێگری لێ بگرێ بڵێن نابێت ئەمە مناڵە مەسەلەن بۆ نمونە ئەگەر باس لە حملەی هەڵبژاردن کە یەکێک لەوانێت زۆر جار مناڵ بەکارئێنێ یان زۆر بۆ زۆر کاری تر مناڵ بەکارئێنێ لە هەرێمی کوردستان هیچ قانونێک هەیە ڕێگری لەمە بکە بەڵێ ئەگەر بابینە سەر ئیستیغلایانی بەکارهێنانی مناڵ بۆ مەسلحەتێکی شخصی بۆ سوودێکی شخصی باشە ئەتوانین بڵێن لە مەجای ئیشکردنا کە خێزانەکان باشە مناڵ ئیش پێکەن لە تەمەنیی مناڵی و ئەمە چێ دەبواری ئیستیغلالکردنی مناڵەوە باشە ئەو خێزانانەی کە مناڵەکانیان ئەنێنێن دەرۆ سوڵان پێکەن ئەمە ئەچێتە بواری با بڵێن بازرگانیکردن و ئیستیغلالکردن بە مناڵەوە مەسەلەن ئەتوانین بڵێن لەوانەیە هەنێ جار کڕین و فرۆشتنیش بە مناڵەکانیان کرێ کە بە تایبەتیوانی کە سوڵان پێگرێ مەسەلەن لە زۆر جارە بالفعل لە زۆر جار کە تەوتوراتی سیاسی ئەمانە دروستە بێت زۆر جار مەسەلەن فی ئەی مناڵ ئیستیغلالەکرێ بالفعل ئیستیغلالەکرێ باشە بەڵام لە ڕاستیە وەکو پێشتر بوتم ینی ئەولەوێت نییە بۆ ئیشکردنی مناڵ ینی گرنگی بە مناڵ نایرێ و بە پاراستنی مناڵ نایرێ بیتە سەر نقطە یەکەم هەر بەتەشی تۆ ئەبێن خۆی من دایمەن ئەڵێم نەک با بڵێنەوە حکوومەتەکان هەتا ئەوانەی حکوومەتانی شەرقیش و بەتایبەتی حکوومەتەکانی خۆشمان یەک لە دوایەکەوە ینی ئیهتیمامی بۆ قەزایی مناڵ نەبووە جووی بە مناڵ نییە ئیشی لەسەرەوە نەکردووە مەسەلەن کە هەر وڵاتێک گوتمان تەصدیقی کرد لەبەرەوەی وەسیقەیەکی قانونیە کە UN دەری کردووە پێویستە ملزەمی بێ هەر وڵاتێکە تەصدیقی ئەبێ بە تەواوی ئەو یاسا و تەشریعاتە ناوخۆیانەی خۆیابی بچێتەوە بیگونجێنێتەوە لەگەڵ ڕێکوتای مافەکانیەوە ینی وای لێ بکە بگونجێ لەگەڵ مافەکانیەوە بەڵام یەک بڕگەی وا لێ نەکردووە مەگەر پێشتر کە خۆی ئەو یاسانە دانەدابێ ببێتە هۆی جێبەجێکردن. کاک عەلی زۆر بە کورتی لەم ڕۆژەدا پەیامتان چێ بۆ مناڵان یان پرۆژەتان کارتان چێ بێت بۆ مناڵان؟ بەڵێ وەڵی بەڵێ ینی من تەنها ئەتوان بڵێم وەکو
وەکو خێزان کە گرنگترین با بڵێن نەواتی ناو مستەمەعە ینی یەکەمین بەرپرسیارە لەوەی کە ئەتوان بڵێم خێزان ئەگەر بەراوتێکەوە بەشەکانی تر هوشیاریشی باشی هەیە وەکو کۆمەڵگا وەکو حکوومەت وەکو ڕێکخراوەکان و بە تایبەتی ڕێکخراوەکان و کۆمەلگا پێویستە مەسەرەن ئیشی جدی بکەن و کاری جدی بکەن بۆی بتوان فشار لەسەر حکومەت دروستکەن بۆی ئیشکا لەسەر سەر لە نوێ پیاچینەوە ئەو یاسا و تەشی ئادانەی و سیستەمانی کە لە وڵاتە هەیە بۆ جێکردنی مافەکانی مناڵان و گرنگجی بە پاراستنی مناڵبێرە. زۆر سپاس بۆ عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری سێکتەری پاراستنە زاروکان و لە منداڵ پارێزە دیگە منداڵی سپاس بۆ.